جیما مستەنەشەت زێ گوتارە ji gotara serokbarzanîn dest pê bikim. Serokbarzanî di gotara xwe de yanî xalên herî ku balkişan di ser çûbûn divê gotara ku di dawî de pêşkêş kir amaje bi jimareyek xal de eger tê li ser bi hûrgulî rawestî nameyên sereka çawan pirsiyar arasteyê mamosteya zaneş kir. Dixwazim arasteyê tê jî bikim gotara serokbarzanî çi name tê de bû. سپاس بۆ و هەمین گۆدارێن وە هەروەها دەستپێکێ دە دەستخۆشی و پیرۆزایی لە هەمی ملەتێ کوڕد دکەم و بتەیبەت کادر و هەڤاڵ و لەنگرێن پارتی دموکراتی کوردستان و کۆنگرێن چاردەمین پارتی دموکراتی کوردستان و سەرکێشن و ڕێبەرێ ملەتێ کورد و سەرکێش و ڕێبەرێ بێ پارتیا هەناکێ سەرۆک برێز پێشمەرگەی هەری گەورە کەک مەسعود بارزانی دکن. بێگومان بەڕاستیژی ئەف کۆنگرێهانەکێ هەمی دنیایی ڕۆژ چاوەڕێی وێ بوو تایبەتەوە گوتی ملەتی کورد لە هەر چارپارچەی کوردستانی بۆ وێژی گۆتارا گۆسەرۆک ئیرۆژ پێشکێش کرد نەتەنێەوە گوتی بۆ کۆنگرێ چاردەمینەوە گوتی هاتە پێشکێشکردن لێ بۆ هەمی کەسایەتیان گۆ کورد ئیرۆژ چاوەڕێی وەگوتی پرسا خۆنە یاژیوە گوتی بەردەوام لەسەر کار و خەباتە بۆ جیبجیکردنا پرسا ملەتی کورد هەر چارپارچەی کوردستانیدا تشتی بود ناوەڕۆکەوەی داهاتی بڕاستیژین گەلک گرنگ بوون نامەیان گەلکی وەگوتی خۆرت بوون ئەو نامەیانەکەژی بۆ هەر کەسێکی هاتن دەستنیشانکردن یەکەمین نامە بۆ ئەو کەسێن نەحەسێ پرسا ملەتی کورد ئێگۆ چاوەڕێی بوون گۆڕاستی ئەف پارتیا هەناکێ خەراب ببێ یاجی ئەف پارتیا هەناکێ تار و مار ببێ دا ئەو ژیوەکین کەفتارە هەر جارێکی جیهێ خۆ تێدا ببینین و هەر یەکی ژیوەگوتی بەشێکی ژێن پارتیا هەناکێ بسەرخوا دەبدێت لێ ئەوەژی ئەو مەرمێواناکێ نەچونە سەری و ئەو مەرمێهاناکێ تێک چوون پێشیە هشمەندی و ژیربوون و کەسە ژیربوونا کەسایەتین گوتی ڕۆژدی کۆنگرێ هەناکێدا ئامادە بوون هەروەهاژی پێشیان ڕاستی وێزانستیان گۆ جەنابێ سەرۆک و بوێ هشمەندیان ڤەکری گۆچوبی کۆنگرێ هەناکێ لەسەر وێژی وەگوتی ئەو ڕیهانên گۆچێت بوون هەمی تێک برن و تێک چوون دووەمین تشت ترکیزاوین لەسەر پێک هاتان ئێزیدین براین مای کوردین ئێزیدین ئەنو هەبوونەوە و نە هەلبژارتنەوە دی کۆنگرێ هەناکێدا و ئەو شاشتیان گۆ هاتە دەستنیشەوەکی شاشتیکی هاتە دەستنیشانکردن ئەو شاشتیا هەناکێ چارەسەر بکە و چاکە چاوە کار بوێ چارەسیە وێ شاشتیا هەناکێ چارەسەر بکن و ئەف براندەرێ هەناکێژی جێخوا دقیادان پێشە ڕۆژەدا ببینن هەروەها ڕیستاڵە بۆ ملەتێ ما بۆ تایبەت ئەنداموی کۆنگرێ هەناکێ ئێگۆ دیسە نوژەنکردنا بیر و بەهوەریە خوا بە ماڵباتە بەرزانی و بنەماڵە ماڵباتە بەرزانی ئێگۆ ئیرۆژ هەلگرن پرۆژەیە نەتەوی دوکە هەر چارپارچەی کوردستانی دە پەکە دەستکارم بێژم و سەروێ ناکێژی گەلەکێ خۆشیە خۆدای قیاکردن ئەنو ئەڤ نوژەنکردنا هەناکێ بۆ سۆز و وەفاداریە بکار و خەباتە کوردایەتیێرە بەردەوام بێت سەر پرۆژەیە پێکانینە ماپێ ملەتێ کورد لە کوردستانێدا هەروەها ڕیساڵان یانی ژنامە هەری گرنگ بۆ بنەماڵە خۆشیە ڕێکرد ئەنو تایبەت کاکە جەنابێ کاکنێچیر و هەروەها کاک مەسوور سۆز و وەفاداری بە شیرەت یاژیوە گوتی خۆستەکە باوێنەتەوە کوردی ڕوحی مەلا مستەفای بارزانی دادکارە بن حەقەتبی پرۆژیانەکە هێلگەر بن و بەردەوام بن سەر کار و خزمەتە خەلکێ خۆ و پێکانینە مافێ ملەتێمە لێ ئەدبێژم نامە هەری خۆرتر بۆ هەر کەسێکی ئەنو ماڵا بەرزان و بنەماڵا بەرزان و گوتی وەفاداری ئەواناکێ بخەلکی وارە بخەباتکارن وارە بخەباتکارن بێت پرسە هەناکێرە گۆڵواژین خودی دەرکەتە و هەر دوه کەسێن گۆ هاتون دەستنیشانکردنش هێلا سەرۆکدا بێگۆ بکەون هەلبژاردنەدا ئەڤژی نامەکی گەلێکی خۆردو دێ بۆ ماڵا بەرزان و وەفادارم خەلکی خۆرە ماڵا بەرزان و گوتی سۆز و پەیمانن سەر کەسایەتین بۆ خەبات سۆز و خەبات دانە سەر بەردەوامیاوە ڕێبازە باوێنە مێر بەرزانی مرۆ دکارێ گەلک سووداژ و مەساڵی هەناکێ بکری ئەنو ئیرۆ ڕۆژ ڕێبازە ڕاستەقێنە ڕێبازە بەرزانی ڕێبازە کوردایەتیەیە نە وەگوتی وەکی ئەف کەسایەتیان گوتێن شەڕێوێ ناکردکن و ئاماژەژی وێکرد گوت بۆ مەسەلێن شاشکا سۆڕ و ئانین نمونەژی گۆ ئەف شاشکە هەناکێ چاوە هاتیە ناسکردن ناف خەلکێمەدە چاوە گوتی ئەو شاشک دێ دیارکردن ناف خەلکێمەدە داخیاکردن بۆ ئەو شاشکە هەناکێ گرێدایە بکار و خەباتێکی دوور و درێژ و ببیر و بەهوەریان کەسایەتیان گۆل سەروێ ڕێبازێ لەسەر مەسەلا خۆستەک و داخوازێ مافێ کوردایەتیەتکن لەسەر وێ مرۆ دکارێ گەلک توشتان ئاوا بکە ئەم بژن پرۆژەیە پارتی دموکراتی کوردستانی عێراق پرۆژەیەکی تێکەلە هەمی شێوایە
او پروژیانا که گریداییه بخواستک و داخواز ملت مهبه گریداییه و گوتی قبونو خباتا ملت می پیش روژی و سروی و گوتی بردوام به جبوه مسئله ها ناکی ام دکارن وینا که تمام ببیجن اف تشتي هنا که تمامین دکارن ببیجن مشروعکی دور و درێژە مشروعکی پێک بەگرێداییە لەسەر بەردەوامیە کار و خەبات باشە مامۆستا نەشات یانیان بێن لەسەرەگر بە هورگولی لەسەر خال بەخال یەک جوانەکێ ڕاوەستن یاکو ینی بە تایبەتی سەرۆک ئەو نەحەزم کولهێبیە ڕوخانە پارتی بوون پارچەبوونا پارتی بوون ینی پارتی درێیا بی کۆنگەیرە چنامەیەک ژوارچە چوانەیەک داوا کەسان کۆ چاوەڕیابێت شتکردن پارتی بە بی ئەوەیە های سەرکەفتی کۆنگر بنەری ناتەوێت پێشڕۆژ دەوێت بهتر چ قاسی کار بێ و دەستکەفتان ji بۆی کوردان بهتر بجبینم تایبەتی وەکە ئاماژە پێکرد ڕێزێل خەباتکارن خۆی کەون گرت و ڕێژەیەکە مەزن یا جوانانجی تەبلی کۆمیتا نابەندی بوو مامۆستا زنار ئانی هە زمان ئەدبێژم پارتی دکاری بۆ دو پروژه تێکەلی هەفکێ پروژەیە کەسن خەباتکار و وەفەدار و ئێگۆ کار و خەباتێکی دوور و درێژکردنەت بەربێ ڕێباز و بەربێ پرسای هەناکێدا ئەوەژی نەفشێ کەبنە نەفشێ زێرین ئەو نەفشین تیپۆ شەڕە گۆ بۆ تێدەست نیشانکردن تایبەت کاک ئازاد و هەروەها کاک فادڵ و هۆشیار و ئەف مەجموعاناکێ و نەفشێن و نەفشێن تێگەیشت یا زانستان نەفشێ ئەکادمیسیۆنان ئێگۆ دکارە بن حقەت پلانەوە گوتی بۆ پرۆژەیەن لە گۆر نوژێنکردنا دەمێ و لە گۆر هەبوونا دەمێ بکەن بەبێتالی ئەدبێژم پارتی دکاری بۆ هەردوو پرۆژێن سەرەکە تێکل بکێ بۆ گوتی خاریتە طریقێکی ژارنا عەرەب بێژن درست بکێ بۆ مەرحەلا بێناکێ لەسەر وێژی مرۆ دکارێ گەلک توشتا ئاواکێ پارتی هەمە هەر بەری نوهاژی وە گوتی یەکەم بوو ji bo gotî sazkirina mala Kurdî yekem bûn ji bo gotî xwestek û daxwazê mala Kurdî yekem bûn êgo projeyê istiftaê yanî ziman ji bo gotiya jî li dar xist ji bo mesela serxwebûna mala Kurdî bo wê jî em dibêjin partiyê wê yekem bê ji bo berdewamiya kar û xebatê li pêşiya nehes li pêşiya dost û dijminê miletê Kurdî bo wê jî dibêjim nema herî xurta û ew kesayetiyên got خەونا دەبینن سەر وێناکە ئاواتکردن ئەو خەونێواناکە هەمی تێک چوون و دەوێت سەروا خەونێ هاخۆل سەر خەونەنی دوو فێر بکن گۆ دکارە بن چاوا بپێیا بە پارتیرە تێکل بن چاوا دکارە بن پێ پارتیرە بکەبن یەک پرۆژەیدا یەک کەندەقێدا بەرەمبەری نەحەسێ پرساملەتێ کورد ئەف ژوا کەسایەتیە تێ خۆستن گۆ ئیرۆڕۆژ پارتی خاریتەکدی ساز کرد سەرێ ئەو خاریتا هەناکەوێ بێ بنگەهش بۆ ئاواکردنا مالا کوردیش بۆ خۆستەک و داخوازێ مالا کوردی و تایبەت و کوردستانە باشووردا باشە مامۆستا نەشات بێ دەستخوازم هەنێکی ڕووناهی بخێسەر دیرۆکە پارتیدا دە پشتەوانیکردنا دۆزە کوردیدا لە پارچەیەن دنیە کوردستانێ بە تایبەتی لەسەر ڕۆژاوای کوردستانیانی پارتی دیموکراتی کوردستان واتایوی چییە ji بۆی ڕۆژاوای کوردستان تایبەتی دەماکو نابێ پارتی دیموکراتی کوردستان تێگوتن هەر کوردپەروەرە کوخوا بە کورد بینێ و کوردپەروەرە دە هەمان دەمێدا دبینێ خوا ئەندام دوێ پارتیدا حقیقەت حەز دەکەمش هەر کەسێکی ڕە دیار بە ئیرۆ ڕۆژ پارتی نەتەنێ گرێدایە بە دامەزراندنان پارتی دیموکراتی کوردستانی عێراق و گوتیش 46 حتا نهادا دەبێ ئەم بزانە بە نەتەنێ 76 ساڵە نا ئەvەیە نەڕاستە وەختێگۆم بێ ببێژن تەنێم دیرۆکێکی گەر کوڵاتکن هەگەر ئەم بخوازن خۆشیک پارتی ناس بکەن دەبێ ئەم بزانن من پارتی و کوردایەتی و ڕێبازا بەرزانی و بەرزانیەت هەر سێپێک بەگەرداینەوە یەک سمبۆل بۆ ناسکردنا ملەتی کورد هەندرێ هەر چەرپەرچین کوردستانیدا بۆ وێژی ئەگەر تو vegere dibêtida destpêkê de vegere şoreşên goçê bûye heta gihaya damezrandinan partî û her wiha jî we gotî Cemhuriyetê guhdar ketine jî berdewamiyan mala berzan wekî projeyên Kurdayîtî de li ser vê jî mirov dikare bibêje got îro roj milletê Kurd wekî kar wekî xebat تاریخا ویناکە بە بەرزانیەتێ بە هەتیە گرێدان تاریخایی بە مالا بەرزان بە هەتیە گرێدان طبعا تاریخێکی دووری درێژ هەیە مرۆ نکارێ ویناکەین کارکەین و کورد ملەتێکی کەڤنارن و کەلکی و گوتی ساڵادا لێ تاریخان و ئاگۆ مرۆڤ بەحسێ بکێ تایبەت یەکۆ کورتێ دەهاتنە ناسکردن وەکی جارنا عەرەب بێژێ عەسرێن قەومیاتە وەختێ و دەست پێ کردیە و خواستەک و دەخوازن ملەتە بۆ مەسلێن هەبوون و نەبووناواناکرد سەر خاکا وای دیرۆکی مالا بەرزان ئاینە وجودێ دبێ ئەv مەسەلا هەناکیش بۆ هەر کەسێکی زەلال بێ و دیار بێ و ئیرۆ ڕۆژ باشترین مشروع پروژه کوردستان عێراق دلدارە وەکی کوردستانێکی وەکی دەولەتێکی بناو و نیشانە
لا راستا تشيواي مثلا دولة بنابنا هات يكرن لي شيواي جو هيا هبونا جو هيا كارين جو دبي سيستم جو هات يدانين حقيقة وكي دولة تاني ناف ما يجو ببي دولة ناف راز لهيز المظن دا يجي بودي لناف دولة جهان تمامي دا بله السربي دوی ام ناسکن افکار و خواد گریدای بحبونا نبونا ملت قربه و دوی ام جی حمی پشتوان بن جوی پروژه هانا که رج بر پشتوانی اما با وی پروژه پشتوانی اما با خستک و دفاز ملت منه لهر سن پارچه دیل در وی باش به پارچه باشور کردستان عراقی اما مثلا شاید زبیم یعنی تنها گوت نخوره و دامجه بود چند دیگر کوپیسته و آنها جه کنگره چواردن پروگرام کد کنگره چواردن یه پارتی دورنه ورکتن یعنی نه همه بین لسر یعنی أنا كسا بعد كسا بري هردو كاجل كونغرا بيست هردو تشوانا عن كونغري ورقرن تاكو بهمان شوا كونغري خوا لدار بخن والله از خواستكم بري أظهر موينا كتني إضافك بله ما مستوى بك مش بو مثلا جنيه وهبونا ويدنا كونغري چارده هذا بله ما لبان مستكرم خلق نظام قالك رولا جنيه وبوتي بري نهاتيك بربون هر وهاتن جند ديتم وكي ولا للبازا نستا والبان كسايتين جو تفهم بكن دنيا جن شاوايا دبي بزان بن جن دي جن خوها جن هبجين جن جيانا نسبة إيرو روج بردوامي جيان الدنيا فبالتالي دبي بموي مثلا هناك جي بجن بارتي ديمقراطي كردستاني إيران إيرو روج كونغري قدرات ياركرن جو جن رولا كيوين سركه هي جو بيش روج دبي أو رولا هناك بجدية السرور سكنادن دا اوجی دکاره د چارچوان و سیاست د هر وها و گوتی بردوامی کار و خبات ده کار خو یا جرولا خود ناو ده ببینی اوه بالنسبت مسیج نه بالنسبت وکی پدا کسی یا شی انا کسی شو اما تو پارتی دموکراتی کردستان سوریه پدا کسی ام خود بینی ایرو روش سر بازا برزانی و براسیجی مکار و خبات سرور بازا ها بردوام کریه هر وها هم خود بینی وکی بشکی سرکه اج بارتي ديمقراطي كردستان العراق وام رحميا كو ام بيكارو خباتت كن ام جويري بازا هادك شينو جناب سرو دك شين بويجي ام بجن ام صوز دن سروي بردوانيا وي كارو خباتي بر بازا برداني وكي جناب سروك هر يكي كو ايرو روش خو ببينه وفدار بفرسام لتفرا هر يكي كو ببينه كو ايرو روش افرسا هنا كل سرعاتقي وي سرملي وي تخواستن كو ديك وي خباطه هنا كي جيب جيب كي وجه قناغا وملت مش چند سالا ده کار دکش بو گوتی وی برپچع ببینه دوی او کارو خبات بردوام ببی و ام جوی ریبازا ها برپچع بستینن ده عمل سر کارو خبات خو بکن ده شیوای گوتی خواستن ده وکی ایرو روش جناب سروک ریبره به فرصهانا که جیده ریبازا هانا که ام سروینا انجمنان اجتماعی کرد سیوانا هری منظمه بالنسبه جمع پارتین ایگو بیرو بحوری خو ده ریبازات نمی من گوتی امواکی پارتی ام جوینا که دبستین لی ایرو روش سیوانا هری گرنگ اویا شخوا انجمنان اجتماعی کرد بنگهن خواستک و داخواز سروک برزانی بون ایگو پشتوان بگو اف انجمنان هانا که دار خست و اف انجمنان هانا که وکی سیوانا که وکی کونه که کردایتی گالگاره به سفیر برپرس ملتا کرد هندر کردستان سویده سرانسری جهانی بوجی اف انجمنان هانا که به اعتبار ایرو روش کنگره و نیجی کنه دول داره اف کنگره هانا که دوین نمونه بی کنگره 14 پارتی دوین نمونه بی السروین وی کنگرین بین اسقاط بی دکار بین سوده جوا گوهرتنین گو چه بوی سوده جوا پروژین گو هاتیل داخستن سوده جه کارو خباتا گو بو پیشروج یا گو تیرس ماندن بگری اوه حمید وی ببن بنگه وکی پروژه کی گو هر دو جی السر بمشن هم پارتی دموکراتی کردستانی سوريا وكي كونغري وين برجع وهمجي انجمنان اجتماعي فبالتالي اما بالنسبه لمرا اما حول بدن قو ام دكاربن كارو خباتا خو گرتر بكن كارو خباتا خو گشتر بكن كارو خباتا خو راستر بكن اخطاء مرحله شوي حميكي تصحيح بكن ام شاوا دكاربن سوده جوا ناکوکیان یا جوا و گوتی اخطاء بکن ام چاواد کاربن چارەسەری که بوانا که پیدا بکن ام چاواد کاربن پروژه کی نو دین پیشیا قطا خباتا پیش روزی و گوتی باشتر بکن ام چاواد کاربن مالا کرد ساز بکن یک عالی بکن سراست بکن ام دکاربن همی خواسته و دافازن لایان سیاسی ایرو ای کود کردستان سوی دفت بینن خود یه دوز عملت کرد همی که بخن بن یک سیوانه ده او خواستک و دا خوازه هانا که جیب بن
هر یکی گو باوریه وی به پروژه کردایتی هست هر کسایتی که گو ایروش حسد که گو کردستان کی برچاو ببینه پروژه کی سربخوا ببینه واستا گو داخواز ملت خو برچاو ببینه دوی خو ببینه دبن بره بازه ده دبن وی حلوسته ده به وی خواسته را به وی انجمن را به وی پارتی را اول سر وینا که کار بکی گود کار به همه اطراف سیاسی بچنا بیتلت که لبکی که سبای پروژه کی چه بکی او پروژه انا کی وکی کونه کی وکی سیوانه کی شخبات را لدار بخی باشا ما مستنشد بیم لسر استا هرمی و ناب دولتی پارتی دموکراتی کردستان سیاست اخویا کو به رابطه سروک بارزانی بجید که چاوکاریا برابانیت برمافی کردندم که دنگی کرده بگهینه ام بیشتر سر است ناب دولتی میزن ناب دولتی چاوکاریا وینا کرده چاول لبجبوی جهان ام بیشتر داین از کردن چه پناسه یک دایا کردن سر است هرمی و ناب دولتی وقال لك خاصنا جو إيرو روشت لي ميزانة هنا كي تلديروك عراقا نو بقري بشتيرو خاندنا ريجيمان بحث ديكتاتورين وقوتي البغداي الحكم دكت تتكاري هابونا عراقا نو قريداي وقوتي بهابونا ملاتك بتكريتي وتايبت جناب سروك و بروجين كردايتي بقريدي السرويجي إيرو روش دفت ويناك البرشعب بستيني عراقا جو هاتيا دامزراندن بروجي دستورا ويناك يا جو إيرو روش عراق وكي ككل بيد ماشي ياجي وقوتيج مسائل فيدراليات يا دولتا وي قول سر خاطيه ساز کرن ياجي سر كونغري قولات کرن چه بول سر مسائل روخاندنه وعراق پیش بروك چي شوي هري ياجي سر مسائل دانستاندن علاقات استراتيجي ايرو روج باز لازم بازن وبتيبات امريكا دهريم دا ياجي وقوتي بريطانيا وفرنسا اذا يا حمي غريداينا برولا كرداد هندري كصناعي هندري عراق بكشتيدا وهروها وقوتي الدولتين دورو بر ايرو اگر ام بر شعب بستنن كسن لاعبين أساسي دفين هرمي هنا كده إيران لاعبك أساسية تركيا لاعبك أساسية العراق لاعبك أساسية سوريا هروها لاعبك أفا يدرج لا تنابيد السعودية عربي وكتي وكي دولتين خليج لاعبين أساسينا خليج ككل وقو إمارات أو كسايتي هناك كالفانا كي إيرو حمي تماشاك جوانا كي چهار كسين وقوتي لاعبين سركا دروجلاتا ناویدن اویا نحسی پرسا ملت کردن اویا داگکری عرض ملت کردن اویا دجمن ملت کردن اویا نفازن کو پرسا ملت کرد جی بده کال سروینا که تماشا که چاوا پارتی دموکراتی کردستان عراق و تایبت انکتا سروک برزانی بریبازا برزانی دکاری بون با دولت هانا که تمام بکیمایی لسر حیاد به لنهی لگوی روش دجبریا کردا بکن نه بروواجی بیجی دویت ببیجی ایرو روش ترکیا ایگول تجارة الدفره کی قبول نکر گو کرد هبن تعامل کی جدی و کی دو دولتين سرکه به کردستان عراق را دکه او خو ایرو روش خپل بالد بینه جدر بینا کی ترکیا بلکی نکاری بو آلا کردی تجارة الدفره کی بینه لآلا کردی و گوتی الحمی مطارات گو ایرو نحسی پر ساملت کرد هاتی کردن چل طهران و گوتی چل انقره جدر بینا کی ایرو لاعبين اساسي عراق افقنا كوكين گوتی بچید بن ناكوكين قد ناف حمي بيك هاتين ويدا تشين بن حكوماتي كو تشكيل بن رولا كردان تيدا رولا سركايا ورولا بارتي ديمقراطي كردستاني عراق وبتيبة جناب سروك رولا هري سركايا دا مزراندنا حمي حكوماتي قوش دسبيك كارو قاندني حتى وكي رجع إيرو هاتيا هروها استقرار منطقي وكي استقرارك السياسي بالنسبة تشج مسائل وقوتي طاقة بيجي تشج مسائل سياسي بيجي تشج مسائل ناكوكين جدا بي كرداب تايبت وجناب كرداب قشتي وجناب سر تايبت حقيقة دكاري بون ويرولا هانا كبليزن جبو بيجي ما وقت جو ام ببينن مرجعية مي أساسي سروك مسعود برزانية مرجعية مي سركة وقتي جناب سروك مرجعية مي سركة بارتي ديمقراط وحبون وتحالفات مي استراتيجي بارتي ديمقراطي كردستان العراق أفايا غرق خلقي لو ميج منكش بربزاند بن إيرو روش كردايتي وبارتي بيك هالوسط بيك وغيره داينا داين برس عرستيتكم زي بقر مروجة أول ياكو أمجر يعني دماكو سروك برزاني وكا سروك بارتي ديمقراطي كردستان هاتا هالبجاردن بتشابلا ريزان تبايا اندامان دست بلند كرن بو أريكرن سروك شندلي سروك برزاني يعني دكتارا خدا دخوستكو أو إيدي سركردايتي سروكاتيا بارتينا كي دوی كونغري دا خاطر جه اندامن کنگره پارتی بخواسته دریاوه جه تبایا اندامو جماعر و علیگرین پارتی بخواسته لی خوازم ورده رشدبونا جماعر پارتی دموکراتی کردستان لسر دانا باوری جاره که دیب سروک بارزانی چواته یک جره
بێگومان ئەو ڕحێ بەرزانی گۆ چاندوی کنگری دە دەستپێکێ دەخواست تۆ گوتی خۆ ئۆغرا خۆ بخێر بکێ و خاطرش هەمین ملەتی خۆ بخوازی تایبەت سەرۆکاتیان پارتیدا خواست نمونەکی بدێ هەر کەسێکی گۆ سەرۆک وازانی نەژوە کەسێن گۆ ئیرۆ ڕۆژ خەلکێکی لڤل دڕاهەناکێ نەحەزێ پرسا ملەتی کورد دائاقبێ ئینو ئەڤایا مریەن جانێ خۆنەیاژی و گوتی پرسی خۆنەندا دیارکردن ئینو ئەو حازرەت هەر وەختەکیدا گۆ ئیرۆ ڕۆژ هەبوو ناوی کورسی تەنێ بۆ خزمەت و خزمەتگوزەریە خەلکێ خوێ و ملەتی خوێ لەسەر وێژی ئەوەیە نامەکی خۆردا هەر کەسێکی گۆ ئیرۆ ڕۆژ جێ بەرپرسیارەتیەدا گوتک هەر وەختێکی دە حاضر بێ بۆ کورسیە خۆیاش پلەیەن و خۆداکەوێ و ڕادستی هینێکی دیت کێش بەرش هەر وەختێکی ڕجاجنا هەر بێژن دبێژن لێ کولی ڕیجال ئەوە لێ زەمان ڕیجال بوو بۆ وێژی ئەو نامە هەری سەرەکە بوو لێ پێویستیە سەرۆک وەرزانی و هەبووناوی و حکمەتاوی و حنکەتاوی ناکێ لەسەر سەرانسەری بێ پارتیاناکێ و هەروەها سەرانسەری جیهانێ و تایبەت ملەتی کورد و هەستەک و داخوازێ خۆ و ئەد بوو ناگە هەفتیار یاگۆ ملەتێ مەدێ بە دەرباس پێ و دەک و دوولابێک و ئیر ڕۆژ بەرەمبەری ملەتێ مەهەنا و تایبەت پارتی دنابڕە ئەوەیە هاتە خستن بۆی هشمەندیان گۆ ئیرۆ ڕۆژ ئندامێن وی کۆنگرێ هاناک بربچه بستێنن و دیسەژی بەهوەریە خۆ بە بەرزانی ببینن فبالتالي ئەفژ مەحەمیارەتێ دیارکردن گۆ بەرزانی صمام الأمانة ئیرۆژ ساملەتی کورد هەرچەر پاچین کوردستانی صمام الأمانة بۆ بۆی پارتیا هاناکێ و بەردەوامیە کار و خەباتێ سەردێرێ بازە پیرۆز ئیرۆ بەرزانی ناوێ وی بە ناوێ کوردەتیێرە و هەبوو ناوی بۆ دیرۆکە کوردی پر ساملەتی کورد گرنگی کوێ هەیە و ئەوژی هشمەندیان وا کەسانەکەتێ لەسەر وێژی گەرەک سپاسی گەرم بۆوا کەسایەتیان گۆ ئیرۆژ ئەو بەهوەری تەویوە گوتی ئەو بەهوەری خواستەکەک بوو و داخوازێکی سەرەکە بوو گرنگ بووژی لێ ئەو هشمەندی هەناکێژی تێ دیارکردن گۆ خەلکێمە حاضرەش هەر وەختەکیرە بۆ مەرحەلە چقا هەستیار بێ و چقا قونا گران بێ ئەوژی مەسئولیاتی خۆ تەحمل بکەن و بەربارێ خۆرابن و بزانبن دەک و دوولابل دژی واناکە تێنە بەڵاوکردن چنەل سەروێژی دکاری بوون هەلوەستە خۆ بدن دیارکردن و وا توشتیاناکە تمام بڕوخینن و بەرزانی وەکی سمبۆلێکی وەکی ناو و نیشانێکی پەر ساملەتێ کورد دیسەژی نوژەن بکەن وی ڕاستی خەلکی تمامی بکەن